ئەو کارتان باش هاوڕێیان ئەوڕۆ پارتی بە فەرمی دیارە پێشوازی لە یەکێک لە مرۆڤ هەرە میکرۆبەکانی ناو سوسیال میدیای کوردی کرد کە زمانی بەس زمانی ئاودەست ئەڵێ لە مەلها گەورە بووە یەکێک لەو کەسە هەرم پیسانەیە کە بەس تەشیر بە خەڵک دەکات تەشیرش نایانیش دەکە جێن بەدایک بە خوشک تۆمەت هەڵبەستن وڵاتی نەرویزی شیماندی کردێ بڕوا بکە ئەوەندەی غرا شکایەتی لێ بکرێ ئەوەندەی غرا مەبدەچ بوو لەسەر سۆسیالە و لەسەر ئەو شتانەیە قسەی مە لەسەر ئەوەیە خەڵکانێک کۆمنتێک دەکەن خەڵکانێک وەکو ڕۆژنامە نووسانەی بادینان و چالاکوانان هیچیان نەکردی 6 ساڵ حکومیان دەکەن کەچی ئەو ئەبوو چی چۆیە کەس نمایە ینی ئەمە تەسەوەرکەم کچەکەم هەیە ئۆتیسمی ینی کچەکەم هەیە 5 حاڵەتی هەیە ئەوتە 5 تەشخیسی ئەوەی یەکێک لەوانە مەسەڵەن عەقڵی و هیچ وەکو نۆرماڵ نییە بە هەرحاڵ پیسایی لە بنەخۆی دەکا کەچی ئەیگوت ڕەشەکان هەموو ڕۆژە دەیبەن دایک خوشک ژن ئی هەر هەمومان وا لە هەمووی قێزەوەنتر سەرۆش دادگای دهۆک دوو دادوەر کە ناوەکانی هەیە لە پەیجەکەمدا و چەندین بەڕێوبەری پۆلیسی بادینان یعنی لە پای ئەو تەشیرە پێکرا ڕیا شکایەتیان کردەوە غیابیان 18 ساڵ حکومە کەچی ئەوڕۆ لە مەتاڕی ڕەب پێشوازی لەکەن تاوەکو وابزانم زاخۆیە بەدەیان و سەدان گەنجی پارتی دەسەن پێشوازی و بەناو ئەوی دەکەن قوتابی یعنی بەبێ ئەوی سڵەوە بکەنەوە کەسێک هەردا کاکە واز بینە لەو ئاودەستخانەی ئەبوچیچۆی کە فرێتان دایتە ناو سۆسیال میدیا کە هیچ شتدانە لە ئینسان لەوەی هێڵنجی دێ هەر لەوەی کاکە سەرۆش دادگاکەی خۆت مەسرور بارزانی ئەو دوو دادوەرە ئەو هەموو بەڕێوبەری حکوومەتەکەی خۆت لە بادینان شکاتی لێکردی 18 ساڵ حکومە چۆن پێشوازی لێ دەکرێت چۆن ڕێدەدرێ بێتەوە مەتاڕی بەڵام ئێمە بڕوان پێ بکەن کوڕک ناوی بە ناوی من ئەوە چوو بوو فەقیرەی لە مانگی 3 ئەو ساڵ 3 سەعات ڕایان گرتوێن بابەت قسەمان پێ دەبێت بەڵام ئەبووچی چۆ بە گوڵ پێشوازی لێکەن پاسەوانی لۆ دادنەی و هێزی جەماوەری چێک کڵاوەکی زەردیە سەرا پێدەچیت ئەبووچی چۆ پڕ بە پێستی مەسعود بارزانی و مەسرور بارزانی بی ئەگەنا یەکێک لە بڕی ئەوەی بدرێتە زیندان لە بڕی ئەوەی یعنی ئەو میکرۆبانە لێ نەگەڕێ بێتە ناو سۆسیال میدیا ناو کۆمەلگای کوردی کەچی ئاوا ڕێزی لێ دەگری شایستەن نمونەی قوتابخانەی بارزانیە مەسعود بارزانی و مەسرور بارزانی کە پێشوازی لە کەسێکی ساقیتی وا دەکەن کە کەس نمایە دوێن بە دایک خوشی نەداتن کە بەس ڤایرۆسێکە فرێتان دایتە ناو سۆسیال میدیای بەوەی شەڕی ئێمەمانان و هەزاران خەڵکی ئازادی خواز دەکەن پڕ بە پێستانە ئەبووچی چۆ کاتێکی خۆش ئەبووچی چۆ الوەرد حالا ابوچی Bravo,